بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. کوردستانیانی خۆشەویست، کەس و کاری شەهیدە سەربەرزەکان، پێشمەرگە خۆڕاگر و گیان لەسەر دەستەکان، پارت و لایەنە سیاسیەکان، ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لە کوردستان زۆر دڵگران و خەفەتبارین لەسەر ئەو هێرشانەی کە لەلایەن کۆماری ئیسلامی ئیرانەوە دەکرێتە سە هەرێمی کوردستان، بە تایبەتیش سە هەولێری پایتەخت، چونکە بەڕاستی ئەوە لە کەسێک ناوەشێتەوە کە خۆی بە موسڵمان بزانێت و هەروەها خۆشی بە جیرانی هەرێمی کوردستان بزانێت لە منهەجی ئیسلامەتیدا نە موسڵمان و نە جیران بە هیچ شێوازێک بۆی نییە کە کەس بە ناحەق بخوژیت و هەروەها ئەمن و ئارام و ئیستیقراری هیچ کەسێک تێک بدات. ئەگەر هەر شتێکی هەیە لەسەر کوردستان، خوای گەورە ئەفەرموێ نابی لە فاسق و دووڕوو باوڕ بکرێت و بەڵکو دەبی تەبەیون بکرێت. ئەگەر نا ئەو مافەی نییە، ئەو حەقەی نییە وەکو موسڵمانێک وەکو جیرانێک. هەرێمی کوردستان گەلی کورد گەلێکی مەزلومە و گەلێکە لە هەموو مێژی خۆی زوڵم و ستەمی لێکراوە، ناکرێت لەلایەن جیرانەکانیەوە کە لە هەمان کاتدا موسڵمانن زوڵم و ستەمکاریەکە بەردەوام بیت. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لە سنووری ئاکرێ، مامۆستایانی بەڕێوەبەرایەتی ئەوقافی ئاکرێ و یەکەتی زانایان ئەو کارە زۆر بە توندی ئیدانە دەکەین. بەڕاستی کارێکە کە بە هیچ شێواز نە لەگەر مرۆڤایەتی، نە لەگەر ئیسلامەتی، نە لەگەر هیچ عورفێکی دووەلی گونجاو نییە و بەکەرنایێت. و ئەو کارە هەر کەسێک کە دەیکا بەڕاستی کارێکی قەدەغە دەکات و مخالەفەی ئەمری خودای گەورە دەکات، چونکە مرۆڤ دروستکراوی خوای گەورەیە، هەر ئاینێک بیت، هەر مەزهەبێک بیت، هەر نەتەوەیەک بیت. ئەو کەسە مەلعونە کە دروستکراوی خوای گەورە لەناو دەبات، مرۆڤ لەناو دەبات، مرۆڤ دەکوژیت. بە تایبەتیش مرۆڤێک کە هاوڵاتیەک بیت، یان ئافرەتێک بیت، یان کچێک بی وەکو ئەوەی کە ئێوە بە چاوی خۆتان لە هەولێری پایتەخت دیت. ئێمە لێرە داوا دەکەین لە کۆماری ئیسلامی ئیران بە دوواداچوون بکە، بە تایبەتی ڕابەری ئەوان، بە تایبەتی بەرپرسی ئەوان کە ئەو کارە تێنەپەڕێت و هیچ بەهانەیەک نەهینەوە، بەهانەکانیان کە نەشەرعین و هەروەها نەجیرانەتین. ئەوە کارێکە بەڕاستی کارێکی ناحەق و ناڕەوایە و لە هەمان کاتیشدا داوا دەکەین لە نەتەوە یەکگرتووەکان لە هەموو ئەو دەوڵەتانەی کە ئەمن و ئارامی دەوڵەتان دەپارێزن کە ئیتیفاقیاتیان هەیە لەگەڵ عێراق لەگەڵ کوردستان بپارێزن، چونکە بەڕاستی کوردستان شوێنی پێکەوە ژیانی هەموو ئاین و نەتەوەکانە، هەموو کەسێک تێیدا ئازادە و ئەو ئازادیە ئەرکی هەموو مرۆڤایەتیە کە بێتە پاراستن و ئەو ئارامیە بۆوان بەردەوام بی هەتا بتوانن بە ئارامی دابژین.